پێڵاو بەشێکە لە ئەوەی کە هۆکار بێ بۆ ئەوەی جومگەکانت یاخود ژێرپێت تووشی کێشە بێ. بۆ ئێمە زۆر ئامۆژگاری خەڵک دەکەین پێویستە ئەو پێڵاوەی لەبەر دەکا بنی زۆر نەرم بێ. من چەندین جار لە چەندین شوێن باسم کردووە گرنگ نییە پێڵاوەکە فلات بێ، یان ئێستا خەڵک وا تێدەگات دەڵێم دکتۆر کاکە پێڵاوەک لەبەر کە بنینە بدەرێت دکتۆر پێڵاوەکەم فلاتە. تێگەیشتنەکە هەڵەیە، ینی گرنگ نییە پێڵاو فلات بێ یاخود بە بنی هەبێ. پێڵاوی پاژنە بەرز بە هیچ شێوەیەک باش نییە، ئەوە هەمومان کۆکین لەسەرەوە. بەڵام ئایا پێڵاوەکە فلات بێ بە تایبەتی ناو ئافرەتان هەندێک جۆر لە پێڵاو یاخود نعلی پێ دەڵێن کە دروست بووە هیچ نییە، تەنها پەردەیەک یاخود شتێکی زۆر تەنکە کە پێیان دەڵێم هەمجار دەرەم ئەگەر بە پێخواسی بگەڕێن زۆر چاکترەوە. پێویستە پێڵاو بەلایەکی 3 بۆ 4 سانتیم ژێری هەبێ و ژێرەکەش ئیسفەنجی بێ.